ئەندازیارە ڕەبانیەکانی ڕۆح. ئەگەرچی لەم ڕۆژگارەماندا کەسانێک هەبن کە گاڵتەیان بێت بە بەهار ڕەوشتی، قوڵی ناوەچی مرۆڤ و گرنگی ژیانی دڵ و ڕۆحی، بەڵام هیچ گومانێک لەوەدا نییە کە ڕێگای گەیشتن بە مرۆڤایەتی ڕاستەقینە هەر بمانەدا تێدەپەڕێت. شێوازی تێگەیشتنی هەندێکمان هەر چۆنێک بێت، تەنها بە بەگەڕخستنی هەمان ئەم دینەمۆیانە لە ژیانی ڕۆژانەدا دەتوانرێت مرۆڤی ئەمڕۆمان لە قەیران و ناڕەحەتیەیەک لەسەر یەکەکان ڕزگار بکرێت. ئەم مرۆڤەی کە بەگەرداوە جۆرا و جۆرە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و ڕۆشنبیریەکان پشتی چەمیوەتەوە و ناچاری هەڵگرتنی چەندین قەمبوری سەخت بووە لەسەر کۆڵی. هێنانەدی ئەم ئەرکە هەرە گرنگەش تەنها بەو ڕەبانیانە دەکرێت کە هەرگیز بیر لە خۆیان ناکەنەوە و ئەگەر بیریشی لێ بکەنەوە ڕزگاربوونی خۆیان لە ڕزگارکردنی کەسانی تردا دەبینەوە. بەڕای ئێمە ڕزگاربوون لە لای خوا بەندە بەو هەوڵ و تێکۆشانەی لە پێناو ڕزگارکردنی بەندەکانی ئەودا دەدرێت. ئێمە هەموو کاتێک سەلامەتی داهاتووی نزیک و دوورمان لەوەدا دەبینیەوە کە ببین بە پەناگە بۆ ڕۆحەکانی دی و بە ترومپای نور بۆ ئیرادەکانی تر و هەمیشە دەمانەوێت لە ناو ئەو کەسانەدا شوێنی خۆمان بکەینەوە کە سنگیان لە بەرامبەر ئاگر دەکەن بە سەنگەر و پشتیان لە بەرژەوەندیە کەسیەکان کردووە. خۆی لە خۆیدا ئەخلاقی بوونی ڕەفتار و هەڵسوکەوتەکانمان پەیوەندیەکی نزیکی بەم هەستی لێپرسراویەتیەوە هەیە کە لە ڕۆحماندا وەک بیرێکی بنەڕەتی باڵای کردووە. بەڵێ، ڕۆحی بەرپرسیارەتی و عەزمی هیممەتێکی مەزنوو ئیرادەی ڕێنمونیکردنێکی لەم جۆرەیە کە گرنگترین تۆوی ئەو ڕێسایەیە کە هەموو بوون لە باوەش دەگرێت و بە گەورەترین کانگای ئاشتی جیهانی ئەژمار دەکرێت و هەمیشە سنووری تاچێتیمان دەبەزێنێت و هەم تاکە بناغی ڕزگاربوونی ئێمەیە و هەم ئەو کاریگەرترین دەنگ و گۆیاترین زمانەیە کە ئەو ڕۆح و مانایە دەچێنێت بە گوێی مرۆڤایەتیدا کە ئاتاجێتی. هەرگیز ڕزگاربوونی ئەوانە نەبینراوە کە پشتیان لە بوونی هەمەچی و ڕێسای گشتی هەڵکردووە و تەمەنیان لە داڵانە تاریکەکانی خۆپەرستیدا بەسەر بردووە. نەکە ڕزگاریان نەبووە، بەڵکو زۆر جار کەسانی لەم جۆرە بوون بە هۆکاری لە ناوچوونی ئەوانەش کە گومانی باشیان پێیان هەبووە. ئەو سەردەمانەش کە مرۆڤایەتی تیایدا بەرەو پێش چووە هەمان ئەو کاتانە بوون کە دەستی لە ناو دەستی هەموو بوون و بوونەوەران کردووە. ئەمێستاش ئەوانەی نەخشەی ڕۆیشتن بەرەو داهاتوو لێدەدەن پێویستە لەگەڵ هەموو کەس و گشت شتێکدا دەست لەملام بن. ئیرادە و ئامانجە باڵاکان تەنها ئەو کاتە نرخی ڕاستەقینەی خۆیان دەدۆزنەوە کە هاوکاری شعوری گشتی و خەباتی دەستە جەمعی بەدەست بهێنن. لە ڕاستیدا تاقە ڕێگای گۆڕان لە دڵۆپەوە بۆ دەریا و لە تاکەوە بۆ کۆمەڵ و گەیشتن بە نەمری بریتیە لە ژیاندنی کەسایەتی تر و ژیان لەگەڵیاندا و توانەوە لە ناویاندا. بەواتایەکی تر بۆ ئەوەی مرۆڤ ببێت بە مرۆڤی ڕاستەقینە سەرەڕای جەستە و جیسمانیەت و عەقڵی مەعاشیەکەی پەیوەستە بەوەی لە ژێر فەرمانی دڵی دابێت و گوێ لە دەنجی ڕۆحی بگرێت. واتە مرۆڤ بۆ ئەوەی خۆی و چواردەورەکەی باشتر بناسێت مەرجە بە چاوی دڵ لە هەموو کەسێک و هەموو شتێک بڕوانێت و لە ڕوانگەی پێوەرە نرخشناسەکانی دڵەوە هەڵیان بسەنجێنێت. نابێتەوە لە بیر بکرێت ئەگەر کەسێک هەمیشە نەتوانێت ڕوونی ڕۆح و تازەیی دڵ بپارێزێت و هاوڕێ لەگەڵ دەوڵەمەندی زیهنی و فیکری و هەزدا هێندەی منداڵان پاک و بێگەرد نەمابێتەوە، زانست و ئەزمون و جیهانبینیشی چەند فراوان بێت هەرگیز ناتوانێت دڵنیایی ببەخشێت بە دەوروبەرەکەی. لەبەر ئەم هۆیەیە کە خەڵکی عەوام متمانە بەو سیاسیانە ناکەن کە هێز و زەبریان پێش لۆجیک و داوەری ژیری و دڵخستووە، جگە لەوانەی کە ترساون یان سەرکوت کراون و خۆیان وا دەردەخەن کە باوەڕیان هەیە ڕۆحەپاک و دڵە بێگەردەکان هەمیشە شوێنی بیرە خاوێن و ڕەفتارە دروستەکان کەوتون. بەڵێ، ئەو دڵە پاکانەی توانیویانە بێگەردی خۆیان بپارێزن وەک لە فەرمودەیەکی پیرۆزدا ئاماژەی بۆ کراوە، وەک خانەی خوای گەورەن و چەشنی گەنجینەیەک ئەویان لە خۆدا هەڵگرتووە. ئەم خانەیە بە ئەندازەی پاچی و ئاسمانی بوونی ڕەهەندەکانی تایبەت بە ئەودی و تێیدا ڕاستیەکانی پەیوەست بە لاهوتی پەتی بێ چەندیەتی و چۆنیەتی هەستیان پێدەکرێت. ئەم ڕۆحە خاوێنانەی کە لەسەر و کاتەوەن هەر لە دنیادا و بە یارمەتی ئەو تۆوی تووبای بەهەشتەی کە تیایاندایە
دەگەن بەو فیردەوسەی کە کەسانی تر ڕەنگە لەو دنیادا پێی بگەن و لە گەردیلەیەکدا تەماشاکردنی خۆری مەزنیان بۆ ئاسان دەبێت. لە ڕاستیدا ئەمە هەمان ئەو مرۆڤە دڵبێدارەیە کە قورئان و خاوەنی قورئان بۆمان باز دەکات. پاڵەوانێکی حەقیقەتی وە کە بەسەر جەم بەهرەکانی ویژدانی دەبینێت و بیر دەکاتەوە و ڕەفتار دەکات و هەستان و دانیشتنی ڕەحمەت و وتە و گفتاری نەرمونیانی و هەموو حاڵەتێکیشی نەزاکەت و ناسچیە. قارەمانێکی وا کە نەهێنی ناسینی بوون و هەستپێکردنی دەدات بەدەستەوە و دەتوانرێت واتە و مەبەستی ڕاستەقینەی ژیان بهێنێتە سەر زمان. ئامانجی باڵای ڕەبانیەکی لەم جۆرە بریتیە لە گەیاندنی هەموو خاوەن ڕۆحێک بە ئەبەدیەت و پێشکەشکردنی ئیکسیری نەمری بە هەمووان. ئەو هەم لە قوڵاییەکانی ناخیدا و هەم لە جیهانی ئافاقیدا، هەم لە جیهانی دڵیدا و هەم لە بەردەم بەدیهێنەری خۆیدا بە تەواوەتی دەستی لە نەفسی خۆی و بەرژەوەندیە کەسیەکانی و ئەندێشە و نیگەرانیەکانی داهاتوو هەڵگرتووە. ئەو خەمخۆرێکی خاوەندڵی پێغەمبەر ئاسایە. زۆرێک سەر ڕایپەرێشانی لاشە و جیسمانیەتی نەخشە بۆ بەختەوەری ئەوانەی چواردەوریدا دەڕێژێت و پرۆژەی ڕەنجینی بەختیاری و ئارامی بۆ ئەو کۆمەڵگەیە پەرەپێدەدات کە تیایدا دەژی و لە بەرامبەر ئازار و مەینەتیەکانی مرۆڤایەتی بەگشتی و نەتەوەکەی بەتایبەتی مۆتەکە دایدەگرێت. لەمڕۆوە ئەو پاڵەوانێکی خەباتکاری وایە کە لە بواری دەرگیربوون لەگەڵ ئەو خراپانەدا کە چواردەوری هەموو دنیا بەگشتی و مرۆڤی ئێمەی بەتایبەتی تەنیوە و لە بەرپەرزدانەوە و جەنگان لە دژیاندا بەدەم کێشانی نەخشەی ئەو شتانەی پێویستە بیکات ژان لەسەر ژان دەیگرێت. بەڵام خۆی بە دوور دەگرێت لەوەی ڕێی لە کۆڵانی دەرنەچووی ڕوونکردنەوە و هێناکردنی ناحەق زیهنە خاوێنەکان دەشێوێنێت بکەوێت و بەدەم هەوڵدان بۆ چارەسەرکردنی کاولکاریەکانەوە هەنسک دەدات و هاوڕێ لەگەڵ ئەوینێکی جددی بۆ فەرمانبەریەکان و هەڵپەی بەرپرسیارەتی و شعوری ئیحسان هەمیشە هەڵدەکتێتە سەر کێشەکان. پاڵەوانێکی خەباتکاری وا کە بە هەژاری و لاوازی باڵی گرتووە و شەوق و سوپاسگوزاری دەیخەنە گەڕ و لەژێر بەرپرسیارەتی ئاسایشی گشتی و زیندووکردنەوەی حەقیقەتدا دەناڵێنێت. ئەمە بەرپرسیارەتێکی وایە کە هیچ بابەتێک بەمەرجێک لە چوارچێوەی تێگەیشتن و ئیرادەی مرۆڤدا بێت ناکەوێتە دەرەوەی سنوورەکەی. بەرپرسیارەتی لە بەرامبەر بوون و ڕووداوەکاندا، بەرپرسیارەتی لە بەرامبەر کۆمەڵگا و ژینگەدا، بەرپرسیارەتی بەرامبەر ڕابردوو و داهاتوو، زیندوو مردوو، گەنج و پیر، خوێندەوار و نەخوێندەوار، ئاسایش و ئاشتی. و بێگومان ئەو حاڵەتەی کە هەموو ئەم لێپرسراوێتیانە لە شێوەی ئازاردا لە سینە هەستیان پێکرده بێت و لە ڕۆحیشدا بە وێنەی مۆتەکە خۆیان نمایان بکەن لە پێشبڕچەی گرتنی پلەی یەکەمدان. پێم وایە ئەو شتەی بەهایەکی بێسنوور دەدات بە مرۆڤ و لەخوا نزیکی دەکاتەوە هەمان ئەو خەباتە پێغەمبەر ئاسایە و ئەم میعراجی ڕۆحەیە کە سەرمان دەخات بۆ ئەو خەباتە. بەڵێ، ئازاروژانێک کە لە هەستی بەرپرسیارەتیەوە سەرچاوەی گرتە بێت، بە تایبەت ئەگەر بەردەوام بێت، دوعایەکی وەرگیرا و کانیاوێکی بەهێزی بەرهەمهێنانی پرۆژەی یەدەک و کاریگەرترین ئاوازە لەسەر ئەو ویژدانانەی کە توانیویانە بە خاوێنی بمێننەوە. هەر مرۆڤێکی خاوەن ڕۆحی مەزن دەتوانێت بە ئەندازەی فراوانی ژان و ئازارەکەی سنووری هێزی خۆی و تەنانەت هێزی کۆمەڵەکەیشی ببەزێنێت و ببێت بە چەقی کۆبوونەوەی هێز و توانای نەوەکانی ڕابردوو و داهاتوو. لێرەدا جارێکی تریژەوە یاد دەخەینەوە کە پێویستە ئەوانەی دەژین لەوانە جیا بکەینەوە کە دەژێنن. ئەوەی کە ئێمە هەمیشە بە جەختەوە هەڵوێستەی لەسەر دەکەین ئەو میراتگرە ڕاستەقینانەی حەقیقەتە مێژوویەکانن کە بە جۆرێک دڵسۆز و وەفادار و خەمخۆری کەسانی ترن خۆیان لەبیر دەچێتەوە و هێندەش سپاردە پارێزن کە دەتوانین ڕۆحی خۆمانیان بە ئەمانەت پێ بسپێرین. ئەوان هەرگیز نایانەوێت خەڵکان شوێنیان بکەون، بەڵام بوونی ئەوان بانگەوازێکی هێندە بەهێزە کە بەری لێ ناگیرێت و لە هەر جێگایەکدا بن وەک هێزێکی کەمەنچێژ خەڵکان بەرەو ڕووی ئەو ڕەبانیە ڕادەکەن. تەنانەت ئامادەن لە بەرخاتری ئەوان بە پێکەنینەوە پێشوازی لە مەرگ بکەن. ئایندە بەرهەمی ئەو ڕەبانیانە دەبێت کە نوێنەرایەتی ئەم لێپرسراویەتی و ئەم کارمەندیە گرنگە دەکەن. بوون و مانەوەی نەتەوەکان و ئەو نەتەوانەی تریش کە پەیوەندیان بە نەتەوەکەمانەوە هەیە و
سەرجەم واریداتەکانی شارستانیەتێکی تازە و نوێ و دینەمە و ژیان بەخشەکانی کللتورێکی دەوڵەمەند لە ڕێگەی هەناسەکانی ئەوانەوە هەناسەیەک دەدات و لە سەرشانی ئەوان ئاڵا هەڵدەکات و هەر لە سەرشانە بەهێزەکانی ئەوانیش دەگوازرێتەوە بۆ ڕۆژانی داهاتوو، چونکە ئەوان ئەمانەت پارێزی حەقیقەتە مەزنەکان و میراتگری دەوڵەمەندیە مێژوویەکانمانن. بوون بە میراتگری مێژوو مانای ئەوەیە کە خەرمانی ورد و درشت و زانرا و نەزانراوی ڕابردوو هەڵبسەنجێنرێت و بەخێ و گەورە بکرێت و پێکاتەی نوێیان لێ دروست بکرێت و پاشان بگوازرێتەوە بۆ ئەو نەوانەی داهاتوو کە خاوەنی ڕاستەقینەی ئەم شمەکەن. ئەو ئەگەر ئەم ئەرکە مێژوویە گرنگەی پەیوەستە بەمڕۆ و بەسبەی جێبەجێ نەکات، کەواتە ئەم ڕۆی دۆڕاندووە و بەیانیشی بەزایە داوە. ئەمە بەرپرسیارەتێکی وایە کە ئەگەر میراتگری غەفڵەت یان تەمبەڵی سەری تێ بکات یان بە دوای کەسێکی تردا بگەڕێت تا ئەم کارەی حەواڵە بکات، تەنانەت گەر دڵیشی بدات بە جوانیە سەرنجڕاکێشەکانی ئەو دنیا و ئارەزویان بکات، بە ئەندازەی هەر یەکێک لەمانە خیانەت لە پەیام و بانگەوازەکە دەکات و لە ئەنجامیشدا پردەکانی نێوان ئێمە و داهاتوو دەڕوخێنێت. لە حاڵێکدا سەبارەت بە بوون و مانەوەمان پێویستە بە چاوێک بۆ داهاتوو بڕوانین کە بە حەتمی هی ئێمەیە. کردنی ئەمە بە ناونیشانی هەستەکانمان و بیرکردنەوەکانمان و نەخشەکانمان سەبارەت بە چالاکی جم و جۆڵەکانمان ئێجگار گرینگە. پێچەوانەی ئەمە بێڕێزی و خیانەتە لە ئومەتەکەمان. کاتی ئەوە هاتووە کە لە بابەتەکانی وەک دین و زانست و هونەر و ئەخلاق و ئابووری و خێزان و هەموو بوارەکانی تردا شان بدەینە ژێر ئەو دامەزراوانەی کە خۆمانەن و بیانگەێنینەوە بۆ ئاستە ڕاستەقینەی لە مێژوودا هەیان بووە. تەنانەت خەریکە کات بەسەر دەچێت و درەنگ دەکەوێت. ئێمە ئەمڕۆ وەکو ئومەت بە دوای مرۆڤگەلێکی خاوەن ئیرادە و گوڕ و خەبات داوێڵین تا ئەم بەرپرسیارەتیە بخەینە سەرشانیان. ئێمە پێویستمان بە هاتنی خێر و بەرەکەتی دەرەکی و ناوەچی و هاوردەکردنی سیستەمی فیکری نییە، بەڵکو ئاتاجی کۆمەڵێک پزیشکی ڕۆح و هزرین کە هەستی لێپرسراویەتی و ڕەنج و ژانکێشان لەسەر تاپەی ئەندامانی میلەتەکەماندا بێدار بکەنەوە. پزیشک گەلێکی ڕۆح و هزری وا کە لە بەری بەختەوەریە کاتیەکان قوڵی و فراوانی دەبەخشن بە ڕۆحمان و بەرزمان دەکەنەوە بۆ ئاستێک کە لە یەک کاتدا سەرەتا و کۆتا پێکەوە ببینین. بەڵێ، ئێمە لە ئێستادا چاوەڕێی کەسانێکی واین ئەگەر پێویستی کرد واز لە بەهەشتیش بهێنن. هێندە عاشقی بانگەواز و لێپرسراویەتی بن، تەنانەت ئەگەر چوبنە ناویشیەوە بە دوای ڕێگاکانی چوونە دەرەوەدا بگەڕێن. ئەگەر خۆر بخەنە سەرشانێکم و مانجیش بخەنە سەرشانەکەی ترم، من واز لەم کارە ناهێنم. ئەمە ئاسۆی پێغەمبەرە صەڵی الله عەلەیه وسەلەم. یان بە هاواری خوایە جەستەم هێندە گەورە بکە هەموو دۆزەق بگرێتەوە و جێی کەسی تری تێدا نەبێتەوە. ئاسمانەکان دەهێنێتە لەرزە. دەماغێکیش کە بە نورەکانی ئەم ئاسۆیە حاڵگرتوێتی دەڵێت لە دڵمدا نەخۆشەویستی بەهەشت و نەترسی دۆزەخەیە. ئەگەر ئیمانی میلەتەکەم سەلامەت بێت، ڕازیم بە سووتان لە ناوگەڕ و بڵێسەی دۆزەخدا. بەڵێ، هەنووکە مرۆڤی ئێمە لە هەموو شتێکی تر زیاتر پێویستی بە کۆمەڵێکی دڵفراوانی وایە کە بۆ گوناهەکانی میلەتەکەی بگری و لێخۆشبوون و بەخشرانی مرۆڤایەتی لە پێش بەخشرانی خۆیەوە دەبینێت و لە عارافدا وەستاون و تامی خۆشەویستی بەهەشتیەکان دەکەن. ئەگەر بچنە بەهەشتیشەوە، کاتی سەرگەرمبوونیان نابێت بە چێژە شەخسیەکانەوە.